الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على المبعوث رحمة للعالمين نبينا محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. برزان بەهێزترین خاڵی سەرکەوتنی ژنومێرد ومانەوەیان هەتا مردن بەخۆشی الكلمة الطيبة بریتیە لە زمانی شیرین و قسەی خۆش. قسە خۆشی و زمان شیرینی ژنومێرد بە جوانیە هێڵێتەوە. سەرەتای زەواجت کاتی دەستگیرانداریت چەند بەخۆشی تێتپەڕان، چەند بە جوانی نامەکانت ئەنووسی، بە جوانی وشەکانت ڕیزە کرد، هەرچی وشەی خۆشەویستی هەبوو ڕیزت دەکرد ئەدنار بۆ خێزانەکەت، خواخوات بوو جوابی ڤۆیسەکەت باتەوە، خواخوات بوو تەلەفۆنەکەت هەڵگرێت، چاوەڕێتە کرد نامەیەکی خۆشەویستیت بۆ بێت، دوای ئەوەی کەی گوازیتەوە، دوای ئەوەی کەوا تەکوینی ئوسراکەن و ئەبن بە ژنومێردی یەکتری. وەرە بەردەوام بە لەسەر ئەم قسانە، بەردەوام بە لەسەر وشەی خۆش، وشەی جوان، وشەی خۆشەویستی، ڕێز و احترام. بزانە ژیانت هەتا مردن بەخۆشی ئەبەیتە سەریان نا. من گرنتیت ئەدەمێ ژیانت وەکو شەهر العەسەر بەڕێیەکەی. سەرەتای زەواجت چەند بەخۆشی هات، چەند یەکتریتان خۆشەویست. بەردەوام بە لەسەر قسەی جوان، بەردەوام بە لە دەربڕینی خۆشەویستی بۆ هاوسەرەکەت، وەڵڵاهی هەتا مردن بەخۆشی بەنەسەر. بەڵام زمانی زبر و قسەی ناشرین هەر زوو کۆتایی بەو پەیوەندی ئاهێنێت، زوو ژنومێرد ئەکا بە دوژمنی یەکتر. ئێوە سەرنجی ئەو پەرداخە ئاوی دەسی من بن. ئەمە ئاوە، ئەمە خۆشەویستیە. هەرچەنی ئاوی بۆ زیادکەی لە ماهیەتی ئەم ئاوە ناگۆڕێت، لە تام و بۆن و ڕەنگی ئەم ئاوە ناگۆڕێت. کەس ناتوانێت بڵێ ئەمە ئاو نییە، چونکە هەمان مادەی خۆی تێکەیت. تۆ ئەگەر بێت و هەر مادەیەکی تری تێکەی ماهیەتی خۆی لەدەست ئەدات، تام و بۆنی خۆی لەدەست ئەدات. هەر ڕەنگێکی تێ بکەیت ئەم ئاوە ماهیەتی خۆی لەدەست ئەدات. ژیانی ژنومێردیش ئاوایە. غەیری زمانی شیرین و خۆشەویستی لەگەڵ یەکتریا بەکار بێنن، زوو ئەبن بە دوژمنی یەکتری، زوو مانای زەواج لەدەست ئەدەن. بۆی بەڕێزان، زمانی شیرین ئینسان شیرین ئەکات، ژن جوان ئەکا، پیاو جوان ئەکا، بە شخصیەت یەکات. قدیما عەرەب وتویانە جەمال المەرئەتی فی ئەدەبی لیسانیها. جوانی ئافرەت لە ئەدەبی زمانیایەتی. ئافرەتی وا هەیە زۆر جوان نییە، زۆر بەرچاوی نییە، بەڵام کاتێک کە قسە ئەکات، کاتێک کە لەگەڵ تا ئەدوێت، ئیتر یەکسەر پێی معجەبە بیت. ئافرەتی وا هەیە هەر زوو شووی کردووە، زۆریش جوان نییە، بەڵام خانەوادەیەکی بەخۆیەوە معجەب کردووە، خانەوادەیەکی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەمویان حەزیان لە مەجلیسێتی، هەمویان حەز ئەکەن لە ماڵی ئەوە دەعوەت بن، لە ماڵی ئەوە نان بخۆن، چونکە ئەوەنە ئافرەتێکی بەتەربیەتە. کاتێک کە قسە ئەکات گوڵ لە دەمی ئەبارێت، کاتێک کە قسە ئەکات حەزەکەی گوێ بدەیتە قسەکانی. ڕاستە لە سەر و سیمایە زۆر جوان نییە، بەڵام ئەدەبی قسەکردنی جوانە. زمان جوانت ئەکا ئەگەر ڕوخساریشت جوان نەبێت. ئافرەتی واشەیە تا بڵێ جوانە، تا بڵێ ئیتر یعنی هەموو مواسەفاتێکی جوانی تایە، بەڵام کاتێک کە قسە ئەکات ئیتر تۆ بە تۆ بێ ئەو مەجلیسە چۆڵکەیت. دوو لە ڕووی جەنابتان ئەوەنە قسەکانی ناشرینە سەگ بۆنی پێوە ناکات. یەکسەر ها لە بەرچاوت ئەکەوێت، یەکسەر ئەو جوانیە لە دەست ئەدات. وشخصية الرجل في أسلوب حديثه. شخصيتي پیاویش لە شێوازی قسەکردنیایەتی. پیاوی وا هەیە تا بڵێ کەشخە و جوان و چوارشانەیە، کە قسە ئەکات ئەڵێ ئەمە ئەم بەشەرەیە، تخوا ئەمە پیاوە، تخوا ئەوە قسەی مەجلیسە، ئەوەنە قسەی ناشرینە. یعنی چۆن قسە ئەکات زەرەر ئەدات، چۆن قسە ئەکات ئەی قەومێنێت، چۆن قسە ئەکات ئیتر ناشرینە بێت. پیاوی واشەیە هەر کە سەیرەکەی یعنی ئەڵێ لە دوورەوە ئەڵێ تخوا ئەمە هی ئەوەیە لەگەڵ یا دانیشم، کە قسەت لەگەڵ ئاکات ئەڵێ ماشەڵڵا پیاوێکی چاک. یعنی ها ئەدەب لە زمانی ئەبارێت، ئوسلوبی قسەکردنی جوانە، بە ئەدەبەوە بە احترامەوە هەڵئەسێ، بە احترامەوە دائەنیشێ، بە احترامەوە قسەت لەگەڵا ئەکا، قسەت پێ نابڕێت. بۆیە قسە شیرینی بەڕێزانم، قسەی جوان ئینسانەکان بە جوانی ئەهێڵنەوە. الكلمة الطيبة صدقة. کاکە لەگە خەڵکا قسەت خۆش بێت، سەدەقە و خێرت بۆ نووسێت. ئەو سەدەقە و خێرە لەگەڵ خێزانەکەی خۆتا کۆی کەرەوە عەزیزەکەم، لەگەڵ ئەوا بیکە. ئەولەویاتی ژیانت، گرنگترین شت لە ژیان تا هاوسەرەکەتە، ماڵەکەتە. نابێ بیەڵی لێت تێکچێت، ئەبێ شورایەکی بۆ دروستکەیت، نێڵی هیچ کەسێک هەوڵ بە ئەو ژیانەت لێت تێک بات، هیچ کەسێ بێ ئەسراری ماڕەکەت بەرێ،
ئەویش قسەی خۆش و زمانی شیرین پارێزگاری لێ ئەکات. الكلمة الطيبة صدقة تبسمك في وجه أخيك صدقة. كورە کاکە زمانە ها بزە پێکەنین لەگەڵ خەڵکا بۆ خۆی سەدەقەیە کاکە تووڕۆت خۆش بێ لەگەڵ ماڵەوەیە. یعنی ئافرەتی وا هەیە لە دەرەوە لەگەڵ هەموو کەسێکا ڕووخۆشە، لەگەڵ هەموو کەسێکا قسە خۆشە، بەڵام لەگەڵ مێردەکەیە سوبحان الله بووە بە شێر، هەر بووە بە شێر. ئەم پیاوە ناوێری قسە بکات چێتە ناو چاویەوە، ڕۆژێ لە ڕۆژان 4 جار وشەی خۆشەویستی بۆ دەرنەبڕیوە، هەروەکو دوژمن سەیریەکات. ئەگەم ناڵەکانی نەبێ ئەو ماڵە ئەسڵەن چۆڵەکات، هیچ وجودێ بۆن پیاوە دانانێت. بەڵام لە دەرەوە ماشەڵڵا ئافرەتێکی میهرەبان، قسە خۆش، ڕووخۆش، هیچ کێشەی نییە لەگە خەڵکە. بە هەمان شت پیاوی وا هەیە یعنی مەڵحەمە بۆ برینی هەموو کەسێک، بەڵام هاتووە ئەوەی کە ناخۆشە بە ماڵ و مناڵی خۆی ئەکات. ڕۆژێ لە ڕۆژان یعنی ئامادە نیە قسەیەکی خۆش لەگەڵ ژنەکەیە بکات. کاکە ڕۆژێ لە ڕۆژان لە ئامێزی خۆی بگرێ دوو وشەی خۆشەویستی بۆ دەربڕێت. کاکە ئەمانە هەمووی تاوانە. تۆ ئەتەوێ ئەگەر ئەتەوێ ماڵەکەت لێت یەک نەچێ و بە خۆشەویستی ژیان بەریتە سەر، پێویستە قسە خۆش بی لەگەڵ خێزانەکەتە. ژن و پیاوێک دەمەبۆڵەیەکیان بوو لە ماڵەوە، ئیتر ژنەکە ژن زوو بڕیارەدا، یەکسەر پەلاماری جامخانەکەی دا و جلی دەرکرد و قەدێ کردوی پێچاوی کردە ناو جامتاوە. ئیتر پیاوی عەسەبیش زۆر جار زۆر میهرەبانن، ئەوانی کە زوو تووڕە ئەبن و زوو چاکە بنەوە ئەوانە زۆر زۆر میهرەبانن، زوو چاکە بنەوە. زانیتی غەڵەتی کردو و ژنەکەی بە تەمایە ماڵ بەجێ بێڵێ. ئیتر کە ساردەوە بچوو بۆ لای دەستی کردە سەرشانی، وتی گیانەکەمەوە بە تەمایکی خەریکی چیت. ئیتر ژنی عاقڵش ئەزانێت گیانەکەم ئەوە بە قوربان خەریکی چیت، ئەزانێ ساردەوە بۆ سەیری وشەی گیانەکەم کە. وای لەم ئافرەتە کرد بڵێ وەڵا ئەوە جلی زستانە لە جلی هاوینە جێ ئاکەمەوە، خەریکی ڕێخستنی ئەم ماڵە. تەواو کۆتایی بە کێشەکان هات. بۆی عەزیزەکەم ئەگەر کێشەیەکیش دروست بوو لە ماڵەوە ئەتوانی بە وشەی خۆش چارەسەری کەیت. هیچ پێویست ناکا بڕۆی بۆ لای مامۆسا و بۆ دکتۆر و بۆ لای خەڵکی مصلیح چارەسەرت بکات، ئەشتەواییتان لەگەڵا بکات. خۆت ئەتوانیت دەرمانی برینەکانت بیت. وشەی خۆش، وشەی جوان، کورد وتویانە بە قسەی خۆش مار لە کورد دەرەهێنیت. یعنی مار دوژمنە دوژمن، بەڵام بە قسەی خۆش لە کون دێتە دەر، ئەتوانیت چارەسەری کەیت. بۆی ئەگەر هەر کێشەیەکیش ڕوویدا ئەتوانی بە قسەی خۆش وەزعەکە بخەیتە سەر سکەی خۆی وەکو جارانی لێ بکەیت. یا ڕەب داواکارم من و ئێوەش عاقیبەت خەیر کات، خۆشی و بەرەکاتی و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە. یا خوا بە خۆشی و بەختەوەری ژیان بەرنە سەر. والحەمدولله رب العالمین.